زۆرێکمان هەیە لە خەڵکی شانازی بە موسڵمان بوونی خۆی واکات، نوێژم وە، ڕۆژوم وە، عیبادەتم وە، حەج و عومرەم وە، یعنی وەکو ئەولیا خۆی دەرەخات. بەڵام لەولاوە خراپترین خەڵقەندەکانی خوا ئەم ئینسانەیە. رسول الله فەرمی عليه الصلاة والسلام: إن شر الناس عند الله منزلة يوم القيامة. خراپترین خەڵک لە لای خوا کە لە ڕۆژی قیامەتها شوێنێکی زۆر ناڕەحەتی هەیە، خوا حەزی پێ ناکە. من تركه الناس اتقاء فحشه، ئەو کەسەیە کە خەڵک وازی لێهێنن خۆیان لی بە دوور ئەگرن لەبەر ئەوە دەمپیسە، تونە و تەبیعەتە، ئینسانێکی ڕقە، هیچ مەجلیسی حەز بەم ئینسانە ناکات. هەر ئەوە نەخۆشە بگەڕێتەوە بۆ ماڵ، ئیتر نەژن ئەوێری قسە بکات، نەمناڵ ئەوێری قسە بکات، تەنانەت دایک و باوکی لێ ئەترسن. ئەوەنە ئینسانێکی خراپە، ئەوەنە جنێ و فرۆشە، ئەوەنە تونە و تەبیعەتە. بچێتە هەر مەجلیسێکە و ئیلا کێشەی بۆ مەجلیسا خوڵقێنێت. ئەها ژنی واتان بینیوە ئەچێ بۆ ماڵێک کە دوای ئەوەی ڕۆی لەو ماڵە ئیلا کێشەی بۆ ماڵە دروست دەکات، یا زەمیان ئەکات، یا بوتانیان بۆ کات، یان کێشەیەکی گەورەیان بۆ دروست ئەکات. ئیتر نایەڵێ ئەو مەجلیسە بەخۆشی بحەسێتەوە، بچێتە هەر ماڵێکەوە کێشە بۆ ماڵە دروست دەکات. پیاوی وا هەیە هەر چۆنێ لەگەڵ یا مەعمەلەکەی، هەر چۆنێ لەگەڵ یا هەڵسوکەوتکەی ئیلا زەرەر دەکەیت. ئەوەنە ئینسانێکی خراپە. سەفەری لەگەڵاکەی سەفەرەکە تێکەدات، مەعمەلەی لەگەڵاکەی سبحان الله یان غەشت لێکات یان کێشەیەکت بۆ دروست دەکات، ئیلا ئەبێ بە شەڕ کۆتایی بەو مۆزوعە بێنیت. بۆیە ئەگەر بەو شێوازەی شانازی نەکەی بە عیبادەتەکانتەوە، کاتێ خەڵک لێت دوور ئەکەونەوە، کاتێ خەڵک حەزت پێ ناکات، ئەوە بزانە تۆ ئینسانێکی خراپیت. چونکە ئێمە شاهیدی گەواهیدەری خوای پەروەردگارین لەسەر ئەرزە. معقول نییە هەچی خزم و کەسوکار هەیە لەگەڵ تۆ یا قسە ناکە. دەیەها ڕەفیقت وازیان لە تۆ هێناوە، هەرچی خەڵکە حەز بە تۆ ناکە کاکە، حەزیان بە ڕەفاقەتت نییە، حەزیان بە مەعامەلە و بە شەراکەتت نییە، کاکە بە خۆتا بچۆرەوە عەزیزەکەم. نوێژ و ڕۆژ و عیبادەتەکانت بۆ خۆت، بەڵام ئاگات دێ بێ مامەڵەی خەڵکیش پێوەرە لە لای خوای پەروەردگار. کاتێ تۆ ئەخلاقێکی جوانت نەبێت، عیبادەتەکانشت لە قیامەتە ئیسفادت پێ ناگەێنە.